مسلمانانی خۆشەویست بە یارمەتی خوای تەبارەک وتەعالا لە وتاری ئەم جومعە باس لە هۆکاری لاوازبوون و بێدەسەڵاتی مسلمانەکەین لە بەرامبەر کوفر و جوولەکە و مەسیحا. با بزانین چی شتێ هۆکارە بۆ ئەوەی مسلمانان ئەوەنە لاوازن، ئەوەنە بێدەسەڵاتن لە بەرامبەری کوفرا. طبعا مسلمانانی خۆشەویست، مسلمانان ئومەتی ئیسلام لە بارودۆخێکە ئاژین ئەمڕۆ بە درێژایی تاریخی ئیسلام لەو لەحزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە دینی ئاشکرا کرد هەتا ئەمڕۆ هیچ ڕۆژگارێکی بەسەرا ناتوە مسلمان بەقەدەر ئەمڕۆ بێدەسەڵات بێ، زەلیل بێ لە بەرامبەر کوفر و یەهودا. دەوڵەتەکانیان دابەشەکرێ، سەرۆکی دەوڵەتەکان پیاوی کوفرە بێ، نزیکە بڵم شوێنێک نییە مسلمانی تیابێ ئللا قەتڵ و عام و سەربڕین و نەبوونی ئاسایش و بێ ئیحترامی و فەقیری لە وڵاتە هەیە. بەبێ ئەوەی هیچ مسلمانێ بەسیترین هەڵوێستی هەبێ لە بەرامبەر ئەم هەمگە زوڵمەکە لە بەرامبەریا کرێ. نمونەیەکی بەرجەستە ئەمڕۆ مسلمانانی غەزەیە. غەزە کە بەشێکە لە فەلەستین لە سەدابانی نەوەی واتە زیاد لەنەوەی ئەم خاکەی مسلمانانی فەلەستین بووە. ئێستا لێی سەندراوەتەوە قەتعەیەک و بەشێکی کەمی بە ناوی غەزە ماوەتۆ. ساڵێک و 4 مانگە حەرچی زلهێزی عالەم هەیە بە ئەمریکا و بە ئیسرائیل و بە دەوڵەتی غەربی ئەوروپای بە ناو دیموکراسی و مافی مرۆڤەوە لێی ئەدا زیاتر لە 50,000 مسلمانی شەهید کردووە، زیاتر لە 100,000 بریندار کردووە و چەنەهای ئاوارە کردووە و برسی و سەرما و تینی و بێنانی کردوون. با بزانین ئەمە هی غیرەتی جوولەکەیە. ئەوان هەر بە درێژایی تاریخی ئیسلام بەرامبەر مسلمانان بە غیرەت بوون، یا ئەوەیە ئێمە ئیماندار لاواز بووین، وازمان لە دینەکەمان هەوردە بۆیە ئەوان زاڵ بوون، ئینا ئەوان پیاوی ئەو مەیدانە نین. بەڵێ مسلمانان ئەم جوولەکانەی کە ئێستا هەن هەر باو باپیرانی ئەوان بوون. لە مەدینە وەختێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەسەڵاتی کردە دەست بە ئەو پەڕی زەلیلیوە پارەیان ئەدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زەریبەیان ئەدا ساڵانەیان وەی محەممەد ئەوە ساڵانە ئەوەنە پارەتە دەینێت تەنها ئیجازەمان بدە ئێمە لە مەدینە بمێنینەوە، مەمان کوژن و ئاوارە و دەربەدەرمان مەکەن، قەبوڵمانە پارەشتە دەینێت. جوولەکە ئاوا بوو. ئێستا وای لێ هاتووە سەرۆکی وڵاتە بە ناو ئیسلامیەکان پارەشیان ئەدەن بەو کافرانە، هەرچی داهاتیە تەسلیمی یەهودیەکە بەوەش ڕازی ناوێ قەتڵعامیەکە. ئەمە هۆکاریە مسلمانان، گرنگترین هۆکاریان ئیمانە. سەحابە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمانیان بەهێز بوو. ئێمە ئیمانمان لاوازە مسلمانان. وەختێ ئیمان لاواز بوو لە دڵێکە، دیفاع نامێنێ، ڕۆحی برایەتی نامێنێ، قوربانیدان لە پێناوی دینا نامێنێ. ئیتر ئەم حاڵە کاتە دروستە بێ کە ئیسا ئیبینین لە مسلمان چی لاوازی و چی زوڵمێکی لێکرێت. ئەینا خوای گەورە مسلمان سەرەخا ئەفەرمێ ئینا لەنەنسوڕ ڕوسولەنا والذین آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد. بەڕاستی ئینە بۆ تاکیدە، لامەخاتە سەری هەردووبارە بۆ تاکیدە. ئەڵڵا ئەفەرمێ بەڕاستی ئێمە کۆمەکی پێغەمبەرانی خۆمانەکەن عەلەیهیم السەڵات وەسەلام و کۆمەکی ئیماندارانەکەین هەم لە دنیا هەم لە قیامەت، سەریانەخەین. لە ئایەتێکی ترا ئەفەرمێ وەللله العیزەة وەلڕەسوولیه وەللمؤمنین. ئەفەرمێ بەس عیزەت بۆ خوایە، بۆ پێغەمبەرە، بۆ مسلمانانە، کافر نابێ عیزەتیە بێ. بەڵام للمؤمنین عیزەت بۆ مؤمنی حەقیقیە، مؤمنێک کە گیان فیدای دینەکەی بێ. کەوا بوو کێشەکە بۆ ئێمە گەڕێتەوە، لاوازی دینی ئێمەیە. چۆن خوا سەرمانەخا مزگەوتەکانمان چۆڵە، بەیانیان ڕیزێ نایە بۆ مزگەوتەکان. چۆن خوای گەورە سەرکەوتومانەکە دینەکەمان ئەوەنە فەرامۆشمان کردووە، کاممان حازرین بڵین خانەوادەمان بە شێوازێکی ئیسلامیە بین بەڕێوە. هەرچی ئاداب و تەقالیدی کوفرێ لە ماڵی مسلمانانە زینوترە. شانازی بە ئاداب و تەقالیدی کوفرەکەی. مسلمانە نوێژخوێنە شمشێری هەڵگرتووە لەگەڵ خوا و پێغەمبەرە شەڕەکە. ڕیبا خوا فەرمێ فەئین لەم تەفعەلوا فەئذەنوا بحەرب من الله وەڕەسووله. هەر کەسێ ڕیبا بخوا ئەوە شمشێری هەڵگرتووە لەگەڵ خوا و پێغەمبەرە شەڕەکە. پێیشی ئەڵێ کاکە ئەم کارەت ڕیبایە، مامۆستا چارمان نییە. کەوا بوو مسلمانان هۆکارەکە لاوازی ئیمانی خۆمانە، بۆیە ئەوان ئاوازاڵ بوون.
هۆکارێکی تر مسلمانان بۆ زاڵبوونی ئەوان تەفرەقەی بینی مسلمانانە. مسلمانان یەک ناگرێ، هەمووی یەک کافرەکە. سبحان الله مسلمانان وای لێهاتەوە مسلمان برای مسلمانی کافرەکە. بەهەشت و جانم نەعوذ بالله وای لێهاتوە بەدەست خەڵکۆ. بیستومە لەم شارەی خۆمانە کوڕوا هەبووە باوکی پێ کافرە نانی باوکی ناخوا. ئەمە خەلەلەک هەیە، تەکفیرکردنی یەکتری، تەفرەقەنانەوە لە بینی یەکتریە. ئەمە خاڵێکی ترە. گرنگترین خاڵ مسلمانان کە باسی بکەین وازهێنانە لە جیهاد لە پێناوی خوا. طبعا لە شریعەتی خوای گەورە واجبە لەسەر مسلمانان هەموو ساڵێ جارێ هەموو مسلمانان جیهاد بکەن، بڕۆنە بەردەم دەوڵەتی کوفر و شەڕ بکەن. گرنگ نییە تۆ دەسەڵاتی ئەوت هەیەیانە، ئەبێ شەڕ بکرێ، قوربانی بدرێ، تاکە هۆکارێ بەوەی مسلمانان ئاوا بێ لاواز بوون و بێ دەسەڵات بوون، بەس وازهێنانە لە جیهاد. وازهێنانە لە جیهاد و کوردەواری خۆمانەڵێ دەستگرتن بە کڵاوی خۆتەوە، دینەوەی تیان نییە. پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم إذا تبايعتم بالعينة وأخذتم أذناب البقر ورضيتم بالزرع وتركتم الجهاد سلط الله عليكم ذلا لا ينزعه شيء حتى ترجعوا إلى دينكم. پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم ئەبوو داود بۆمانە گێڕێتەوە فەرمێ ئەگەر ئێوە واتان لێ هاو مامەڵەی عینەتان کرد، عینە ئەمڕۆ مسلمان ئەیکا حرام نییە لە مەزهەب ئیمام شافعیە بەڵام مەکروهە. عینە یعنی چی؟ کابرایەک سارەیەکی هەیە ئەیا بە یەکێ بۆ نمونە بە 120 وەرەقە، کابرا پارەی پێویستە، ئەمە سارەکەی پێئەدا بە 120 وەرەقە، هەر لەوێ لێ یەکڕێتەوە بە 110 وەرەقە، بە 110 وەرەقە. بۆ چونکە کڕیاری یەکەم پارەی پێویستە و 110 وەرەقەی دەستکەوت، بە زەولا ئەو ماڵی کاو لێوێ 10 وەرەقەیەتە سەری. پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمێ چی؟ وەختێ ئێوە ئەو جۆرە مامەڵەتان کرد و دەستان گرت بە کلکی ماڭاوە و ڕازی بوون بە زەراعەتکردن و واستان هاور لە جیهاد لە پێناوی خوا، خوای گەورە با مسلمانیش بوون زەلیلیەکتان بەسەرارێ، ئەو زەلیلیە لا نابا لەسەرتان حتا نەگەڕێنە بۆ جیهاد لە پێناوی خوا بۆ دینەکەی خۆتان. ئێمە بێڕێزی ناکەین بەرامبەر زەراعەت، مەبەسمان زەراعەت هەموو ئیشێکە، دەسەگرن بە دنیاکەتان و وازێنن لە قیامەتەکەتان، ئەوە هۆکارە بۆ ئەوەی کە خوای تەبارەک و تەعالا زەلیلی بڕژێنێ بەسەرتانە، زەلیلمان کا، بێدەسەڵاتمان کا. ئەوە سەربەرزی نییە بۆ غەزە ساڵێک و 4 مانگە لەگەڵ ئەمریکا و ئەوروپا و هەرچی زلێزی عالەمەیە شەڕەکە، ئەوە مسلمانی حەقیقیە. مسلمانان ئێستا شۆکی دانەداوە بەبێ هیچ چەک و ئەسڵەحەیە، ئەوە ئیمانە. ئەی ئەوە ڕسوایی نییە بۆ دەوڵەتە ئیسلامیانەی کە بەناو ئیسلامن زیاد لە 20 دەوڵەتن تەنها بازرگانی لەگەڵ ئەمریکا بچڕێنن، لەگەڵ ئیسرائیل بچڕێنن. وەڵڵا چۆکدادن مسلمانان، خۆ بە خلیجەجی ئەمریکا خۆمانین زەلیل بووین. جیهاد گرنگترین خاڵە مسلمانان کە ئەمڕۆ تاکە فیرقەیە، تاکە مسلمانێکی حەقیقی لەسەر ئەرزا غەزەیە زینی کردوتەوە. ئیسلام بە شمشێر هاتووە، بە شمشێر ئەڕوا، بە شمشێر ئەگا. ئیمامی عومەر کە یەکەم وتاریدا لە خەلیفەتیە چی فەرموو؟ کە پێغەمبەر وەفاتی کرد یەکەم وتاری چی بوو؟ فەرمووی لەم یەدع قەوم الجیهاد فی سەبیل الله إلا ضربهم الله بالذل. هیچ قەوم یەکەم وتاری ئیمامی ئەبوبەکر عەفو یەکەم وتاری ئیمامی ئەبوبەکر کە چوو خەلیفە بوو یەکەم وتاریدا فەرمووی هیچ قەومێکی ئیماندار نییە ئیلا واز لە جیهاد بێنێ خوا زەلیلی بەسەراسە بێن. یەکەم قسەیان جیهاد بووە. بەداخەوە بەناو مسلمان هەیە ئەمڕۆڵێ کورە با دانیشتنایە و شەڕیان نەکردایە، غەزەیی بۆ نمونە با دانیشتنایە و ژیانی خوانیان بکردایە، ڕێک بە ئاەتی قورئانەی سەلمێنمە مە قسەی کافرەکانە. چونکە مسلمانە بێ بۆم دینە گیان فیداکا وەک سەحابە. خواگیان لە سوورەی ئالی عیمرانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تكونوا كالذین كفروا وقالوا لإخوانهم إذا ضربوا في الأرض أو كانوا غزا لو كانوا عندنا ما ماتوا وما قتلوا. لەناو مسلمانانیشا جۆرێک لەو قسە دروست بوو بۆیان و شەڕ مەکەن با نەمرن. خواگیانە فەرمێ ئیمانداران وەکو ئەو کافرانەتان لێ نەیە کە نەئەچوون بۆ شەڕ لە ترسا، بە کافرەکانی تریانەوت نەچنە ناو شەڕەوە با نەمرن، دانیشن بۆ شەڕەکەن با بژین لەم ژیانی دنیا. ئەو قسەی کافرە بڵێ دانیشە لە با بژین. مسلمان نابێ وا بڵێ دەمن وەڵامی ئەو کەسە ئەڵەم وەڵەم کاکی مسلمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندێ قوربانیدا لە پێناوی ئەم دینە. ئەم دینە بە خوێن هاتووە،
پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە دینی ئاشکرا کرد 3 ساڵ گەمارۆ درا مسلمانان هەموو ئەهلی مەکە لە شیوێکە لە شاخێکە پێغەمبەر و دۆستەکانی حەسریان خستە سەریان وتیان نابێ ژن و ژنخوازی بکرێ لەگەڵیانە نابێ کڕین و فرۆشتن بکرێ نابێ تێکەڵاوی بکرێ ئەمەنە فشار بۆ مسلمانان ها وەڵڵاهی لە تاریخ ئاڵێ مسلمانان گەڵای داریانە خوارد پێسەی حەیوانیانە خوارد پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناچارە فەرمی بڕۆن بۆ حەبەشە تا داوای کرد دوای 3 ساڵ بەو هەمگە ناڕەحەتیەوە اینجا وەکو خوای گەورە ئەو گەمارەی لەسەر لابردن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێناوی ئەم دینە مەکەی جێ نەهێشت کە 53 ساڵی تەمەنی لە مەکا بوو هەر لە مناڵی هەتاوەکو 53 ساڵی لە مەکا بوو وەختێ جێهێشت چی وت لە پێناو ئەم دینە جێی نەهێشت ئەوە زەحمەت کێشان نییە وەختێ جێهێشت فەرمووی چی لایەکی کردەوە بەلای مەکا فەرمووی چی 53 ساڵ تەمەنێکە لە شوێنێکا بی تایە لە دایک بی دۆست و ئەحباب و تیا بێ کوڕی بە شەرەفی مەکە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدولموطەلیب و بەنی هاشم کەڵەپیا و بە حورمەتی ناو مەکە بوون دەربکرێیت زۆر ناڕەحەتە دەرێکی بەس لە پێناوم دینە زۆریشی مەکە خۆشەویست هەواشاکەن چی بود بۆ مەکە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم کە دەرکرا فەرمووی والله إنك لخير أرض الله وأحب أرض الله إلي سوێن بەخوا ئەی مەکە تۆ باشترین ئەرزی خوایت و خۆشەویستترین شوێنی لە دڵی منە کە جێتت ئێڵم لەولا ئەنە ئەهلەکە ئەخرەجوونی ما خەرەجت منکە سوێن بەخوا قەومەکەم دەریان نەکردمایە هەرگیز تۆم جێ نەهێشت مەکە ئەمە قوربانیدان نییە ڕەسوولی ئەکرەم بەو هەموو خۆشەویستی و ڕێزە لای خوات ئەو قوربانیە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم غەزای بەدری نەکرد بە 313 سەحابەوە کە تازە لە مەدینە دەرکراون بێنانن بێ ئاون فەرمی خوایە گیانم 313 گەر بمرن دینەکەی تۆ نامێنێ سەریان خەی بەسەر کافری ملهوڕا ئەی غەزای ئوحودی نەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو غەزا دوو ئەڵخەیان کردە کوڵمی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم صحابە ئەبوو عوبەیدە بەدانی مبارەکی دەری هاور کوڵمەکە هەموو گیانی پێغەمبەر پڕ بوو لە خوێنە ئەی هەر لە غەزای ئوحودا پێغەمبەر صلی الله عليه وسلم دانی نەشکا هەموو گیانی بریندار نەبوو وەختێ چوونەوە سەرکەژەکە ئەوە نەبریندار بوو نەیتوانی نوێژەکە بە پێوە بکە خۆی ئەو قوربانیە یاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەفتا سەحابەی لەدەستدا یەکێکیان حەمزە بوو فەرمی سەید الشوهەدای عند الله یوم مامی خۆی بوو بە مامەی خۆی قوربانیدا کە یەکە بەغیرەتی مەکە بوو فەرمی حەمزە گەورەترین شەهیدی لای خوایە لە قیامەتە ئەمە قوربانیدان نییە فەرمی واللهی بە مردنی حەمزەی مامەم ئێشێکم لێکەوتووە لێم نەکەوتووە لێم ناکەوێ هەم دین هەمووی بە قوربانیاتوە حەزرەت حەنزەڵەی لەدەستدا لە غەزای ئوحودا فەرمی والله مەلایکەت شۆردوویەتی ئەنەسی بنی نەضری لەدەستدا ئەم دینە بە خوێن هاتووە مسلمانان ئەم دینە بە جیهاد هاتووە تۆ بتێ ئیسراحەت دانیشیت و لە ناو سارەی بەرزابیت و ئیعلام و کەناڵی باشت هەبێ و بانگەواسی دوو کەلیمە بکەی وابزانی ئەمە دینە ئەمە هەر بەس دین نییە ڕەسوولی ئەکرەم چۆن قوربانی داوە جیهادی کردووە ئەینجا مسلمانان خاڵێکی کە لە هۆکاری لاوازبوونمان خۆشویستنی ژیانی دنیامانە ڕقبوونمانە لە مردن حب الدنیا وكراهية الموت زۆر ژیانی دنیامان خۆشەوێت ڕقمانە لە مردن ها سەحابە و پلە گەورەیان بەدەست هاورد من جارێ تریش باسم کرد حەزرەتی ئەنەسی بنی نەضر سەحابە عاشق بە جیهاد بوون بە جیهاد گەشتن ئەم دینیان بە ئێمە گەیان والله تەک تەکی هەنگاوێکی ئەم دینە مەکەی تێپەڕاندی بێ بە خوێنی سەحابە هاتوو بۆ ئێمە ها سەحابە موقیفیان چۆن بوو حەزرەتی ئەنەسی بنی نەضر مامەی ئەنەسی بنی مالیکە حەزرەتی ئەنەس ئەڵێ من ناوم بە ئەوەن دراوە ئیبن کەسیر لە تەفسیری ئایەتی من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله بۆمان گێڕێتەوە ئەفەرمێ مامەم لە غەزای بەدرا نەیتوانی ئامادە بێ بۆی نەگونجاو نەیتوانی ئامادە بێ زۆر قورس بوو لەسەری کە نەیتوانی ئامادە بێ ئەڵێ ئەیوت خوایە گیان یەکەم مەشهەدی ناڕەحەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم غەزای بەدر بوو من نەمتوانی ئامادە بم خوایە دەرفەتم بە لە غەزای بەدرا بەشداری کەم ئەفەرمێ واللهی غەزای بەدر هات چووە ناو غەزای بەدرەوە حەزرەتی سەعدی عاشق بە جیهاد بوون بۆیە خوا فەرمی من لەوان ڕازیم ئەوانیش لە من ڕازی فەرمی واللهی سەعد پێی گەی فەرمی ها ئەنەسی بنی نەضر چیەکەی فەرمی واللهی لەئەجید ریح الجەنە
ئەها بە پیری مردنەوە چوون بە پیری جیهادەوە چوون فەرمی وەڵڵا ئەی سەعد بۆنی باشتەکەم لە بەردەم ئەم کێوی ئوحودا ئەفەرمێ وەڵڵا شەڕی کرد هەتا مرد کە مرد دوای غەزاکان گەڕان بە دوای لاشەکانیە زیاتر لە شوێنی 80 برینی پێوە بوو خوشکەکەی حەزەتی ئەنەس دەڵێ پورم کە خوشکی ئەنەسی بنی نەزرە فەرمی وەڵڵاهی نەمناسیوە براکەم بە سەرە پەنجەکانیان ناسیوە ئیتر خوای گەورە ئاەتی دابەزان فەرمی من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر لەناو مسلمانانە پیاوەلێک هەیە ڕاستیان کرد لەو عەهد و پەیمانە بەخوایاندا کە خۆیان فیدای دینەکەکن هەندێکیان گیانیاندا و هەندێکشیان ماون و بەڵام ناشگۆڕێن سوێن بەو خوایەم ئاەتێ نازڵ کردووە لە کوورەی ئەمەرزام ڕۆغەزەیە من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه کەسانێکن ڕاستیان کرد لە پێناوی دینەکەی خوا بە دایک و بە باوک و بە 10 نەفەر لە بنەماڵەیەکەم بڕێڵێ حەسبی الله وەنیعم الوەکیل ئەمانە خەسەیین مسلمانان ئێمەش لە ژیانێکی خۆشین هەمومان دڵین خوا مامۆستا دوعای باران بارین کە 1000 جار خوا باران ببارێنی بەڵام سەیری ئەم دوو ئیمانەکە ئاگاشمان لەوان نییە هیوایە دوعای بۆ کای خەڵکی وایە لێ بۆ دوعای بۆکەی کوڕە خەریکە دوعا بۆش وڵاتەکەی خۆ بکە سەیرەم ئیمانە سەیرەم ئیمانە بە دوعای ئەوەنە بەخیل بی دوعایە نەکەی بۆ برا مسلمانەکە بۆی ئەڵەم ئیماندار نین ئیمانداری حەقیقی پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم يوشك الأمم أن تداعى عليكم كما تداعى الأكلة إلى قصعتها پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی ڕۆژگارێکیێت کافرەکان یەکە گرن وەک ئەمڕۆ ڕێک ئەڵێ بۆ ئەمڕۆی فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافرەکان یەکە گرن هەوڵەدەن مسلمانان کۆنتڕۆڵکەن و حەچی خاک و ئاو و هەموو شتێکیان هەیە بیگرن ئەوەنە دەسەخەنە ناو یەکا وەکو چۆن نانێ ئامادەکراوێ بۆ جەماعەتێ جەماعەتەکە هێرشەکەنە سەر نانەکە ئاوا کافرەکان دەسەخەنە ناو یەکا بۆ مسلمانان ئەیان خۆن هەموو شتێکیان پێیەکەن هیچ دەسەڵاتێ بۆ مسلمانان نامێنێ سەحابەیە فەرمووی فقال قائل أو من قلة نحن يومئذ ئەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئایا ئێمە لەو ڕۆژا کەمین وا ئەوان ئاوا دەسەڵاتیان هەیە بەسەرمانە فەرمی قال بل أنتم يومئذ كثير ولكنكم كغثاء السيل غثاء كغثاء السيل مسلمانان چاگێ بگرین ڕێک ئەڵێ رسول الله صلی الله عليه وسلم لەم ڕۆژا بووە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێی سەحابە شیرینەکەم وەڵڵا مسلمانان کەم نین لەو ڕۆژا زۆریشن بەس وەک کەفی دەریاوان بڵقی سەر ئاو هیچ دەسەڵاتێکیان هیچ غیرەت و عیزەتێکیان نییە بەبوونەوەی وازیان لە دینەکەیان ئاوردووە ولينزعن الله من صدور عدوكم المهابة وليقذفن الله في قلوبكم الوهن خوای گەورە ترسولەرزی ئێوە لە دڵی کافرانە نایەڵێ هیچ سام و هەیبەتێکتان نایەڵێ وهن ئەخاتە ناو دڵتانەوە سەحابەکان فەرمیان قوربان وهن چییە فەرمووی حب الدنيا وكراهية الموت خۆشویستنی ژیانی دنیا و ڕقبوون لە مردن ئەخاتە دڵتانەوە ئەوە واتان لێکە ئیتر هیچ هەیبەتێکتان نابێنەوە کافر زاڵە بێ بەسەرتانە وەک ئەمڕۆ 1.5 ملیار مسلمانمان هەیە کورە برام 50 ملیۆن مسلمانمان هەیە یەک فزە ناکەن مسلمانان ئەی هاوار بەس حب الدنيا وكراهية الموت ژیانی دنیامان خۆشەوێ ڕقمان ها لە مردوو کورە بابە من چی بکەم لەوە با خۆم بژیم حەقم چێ بەو ئەوە نیشانەیەوەی ئیمانەی لە خەتەریە داواکانی لەخوای تەبارەک و تەعالە لە گوناحێکیش لایەکمان خۆش بێ شیفای نەخۆشی هەموو لایەکماندا هیدایەتی گەنجەکانمان زیاوکە پیرەکانمان عاقیبەت بەخێرکە یا الله یا ئەرحەم الراحمین بارانی خێر و بەڕەحمەت بۆ مسلمانانی سەر زەمین کوردستان و غەیری کوردستان هەر شوێنێ محتاجە بە باران خوای بارانی ڕەحمەتمان بۆ بنێری لە فەزلی خۆ خوای یا مسلمانانی غەزە غەیری دوعای دەسەڵاتێکمان هەیە تو خوایە خۆشی و ئاوەدانیان بۆ بگێڕیتەوە خوایە بەچاو خۆم 100% ئەو بەهەشتەی کە کەم کەس پێگا ئیشاڵڵا بۆ ئەوان هەیە بەس خوایە لە دنیا و خۆشیە ببینین وەڕسوایی وەکو بینی ماناڵەن ئاگرێ کراوەتەوە لە ئەمریکا ئەوە دعوەتی بێ لە چاو ئەوەی کە بە غەزە ناوردو خراپتریان بەسابێنی یا ئەرحەم الراحمین ئامین ئامین یا ئەرحەم الراحمین